بایکۆتی هەڵبژاردنەکان چارەسەرە؟ بایکۆتکردن بەڕای من هەر حیزبێکی سیاسی کە نەتوانێت بەشدار بێ دەنگ بێنێ بایکۆت بکە بەڕێز باوەڵ تاڵەبانی بە شێوازێکی چۆن ئەڵێ تۆند و بە شێواز حرەکەی جەستەیی و زمانی جەستە و بە هەموو شێوازێک جبجۆڵ لێ کرد و بەدیلی هەڵبژاردن هەیە لە کوردستانی خۆمانە. بەڕاستی ئۆپسیۆنی ساختەکارن تا ئەو کاتێ ئێمە قسەی تیاکەین ئیستقراریەتێکی سیاسی کۆمەڵایەتی ئابووری لەم وڵاتەدا وجودی نییە. کەواتە کاکە عومەر ئەتوانین بڵێین هەڵبژاردن لەم وڵاتی خۆمان نەیتوانیوە ئامانجی خۆی بپێکێت؟ نەوەڵڵا هیچ ئومێدێکم نییە چەپەکان بتوانن بەو شێوازە پەرتەوازەیە کە ئێستا نەزیفن پارچە پارچە بوونەوە هەر دەنگە و لە شوێنێکە بەو هەموو گروپە بتوانن شتێکی ئاوا بکەن کە بتوانن هێزێک بن بۆ بەرەنگاربوونەوەی گۆڕینی ئەو سیستەمە. بەڕێزان خۆشەویستانم کاتتان باش لە هەر کوێیەکەن ساغ و سەلامەت بن. خۆشەویستان هەموو حیزبەکان وردە وردەوە پەیامی خۆیان بۆ بانگەشەی هەڵبژاردن ئاشکراکەن چوینەتە ناو بانگەشەی هەڵبژاردنەوە نزیک ئەبینەوە لە وادەی هەڵبژاردنەکان تا ڕادەیەکی باش حیزب و لایەنە سیاسیەکان بانگەشەی خۆیانیان دەست پێ کردووە پۆستەرەکانیان ئەبیندرێ لەسەر شەقام و جادەکان سۆشیال میدیا و میدیا پڕ بووە لە بانگەشەی هەڵبژاردن و ڕێکلامی هەڵبژاردن بۆ ئەنجومەنی نوێنەرانی عێراق. من حەزەکەم لێرەدا پرسیارێک تۆخ بکەمەوە لەگەڵ بەڕێز کاک عومەر شاوری کە میوانی ئێمەی ئەمڕۆیە لە بەرنامەکەمانە جەنابێن وەکو چاودێرێکی سیاسی ئەمەیە ئەم پرسیاری ڕوبەڕوو بکەمەوە بە تەفسیل وەڵامەکە وەربگرم. ئەم حیزبانە بەم شێوە دۆخەی کە هەیە لە هەرێمی کوردستانە بە چ جورئەتێکەوە بانگەشە بۆ هەڵبژاردن و داوای دەنگ لە دەنگدەرانەکەن لە کاتێکا دۆخی هەرێمی کوردستان لە ڕووی ئابووریەوە و لە ڕووی سیاسیەوە تا ڕادێکی ئەتوانم بڵێم زۆر باش ینی زۆر باش مەبەستمێ زۆر خراپ ناجێگیرە. کاک عومەر بەخێراتی. زۆر سپاس بۆ دەستگای میدیایی سپەی. زۆر سپاس. کاک عومەر بە پرسیارەکەم بەو شێوەیە بکەم ئێستا چوونەتە ناو بانگەشەی هەڵبژاردنەکانەوە بەڕاستی ئەمە چ جۆرە جورئەتێکە کەم حیزبانە داوای دەنگ لە دەنگدەرانەکەن لە کاتێکدا دۆخی هەرێمی کوردستان بەم شێوەیە کە هەموو کەسێک هەستی پێیەکە. بەڵێ خۆی مەسەلەی هەڵبژاردن مەسەلەیەکی هەم یاسایی و هەم دەستوری و هەم پرۆسەیەکی مەدەنی و دیموکراسیە لە بۆ بە دەستێنانی متمانەی گەلەکەی بۆم بەدەستێنانی متمانەی خەڵکی گەلەکەی خۆی بۆیە ئەگەر وڵاتێکی دیموکراسی تەماشا بکەین بێ پرۆسەی هەڵبژاردن تەکەمول نابێت دیموکراسیەکەی شەلەلی تێکەوێ و خەلەلی تێدا هەیە. ئێمە خۆتە بینی لە زروفی عێراقا بە سەردەمانێکدا تێپەڕین کە سیستەمی تاگڕەوی و دیکتاتۆریەتی حکومیە کرد چەند جار هەڵبژاردننی کارتۆنی یاخود هەڵبژاردننی ئەنجامەدا بۆ ئەوەی شەرعیەتی خەڵک بەدەست بێنێ بەڵام لە هەمان کاتدا نە هەڵبژاردن بوو نە شەرعیەت بوو هیچ شتێکی تێدابستە نەبوو تەنانەت بۆ چاوەشەکردنی خەڵک بوو. دوای پرۆسەی ئازادی عێراق کە دیکتاتۆریەت ڕۆیی ئێمە خۆمان بینیمان خەبات و تێکۆشانی گەلان ئەو هەموو ڕۆڵە بۆ قوربانی خەباتی ئەم گەلا لە پێناو نیشتیمانەدا هەوڵیدا ئەوەی توانیمان بتوانین بە هەموو خەباتی هەموو لایەنەکان بەرەیەک پێک بێنین یاخود هەرێمێک پێک بێنین کە ئێستا ئێمە لەسەر ئەم هەرێمە وجودمان هەیە. دوای پرۆسەی 2003 ئەوە بوو پرۆسەی ئازادکردنی عێراقیش دەستی پێکرد بە هەمان شێوە گەلانی عێراق لە ژێر زوڵمی دیکتاتۆریەت دەرباز بوون. ئەوەی کە ئەیبینینەوە لێرە بەڕاستی بەعام لە هەمووی عێراق بە تەواتی کەوتە ژێر دەستی
معارەزەکان کە پێشتر معارەزەی سەدام بوون و سەدام و بە حکومەتی بەعز بوون ڕژێمی بەعز بوون توانیان عێراق هەمووی ئازادکەن و بە پشتیوانی وڵاتانی ئەمریکا و ئەوروپا و هەموو وڵاتانی کە هاوپەیمانان بە دوای ئەوە عێراق کەوتە سەر ئەوەی دەستور و یاسایەک بنووسێتەوە ئەوە بخۆشبەختانە دەستور و یاسای حکومەتی عێراقیش بە تەواوی هەموو پێکاتەکانی بە هەرێمی کوردستانیشەوە بە هەموو عەزابەکانەوە یاسایەکیان نووسیەوە کە بۆ بەڕێوەبردننی وڵات و خزمەتکردنی ئەم خەڵکە بەڵام بەداخەوە ئەوەی بینیمان تا ئێستاش تا ئەو کاتێ ئێمە قسەی تیاکەین ئیستقراریەتێکی سیاسی کۆمەڵایەتی ئابووری لەم وڵاتەدا وجودی نییە ئەوەی کە دێتە ئێمە باسی لەسەرگەن پرۆسەی هەڵبژاردنە پرۆسەی هەڵبژاردن پرۆسەی دیموکراسی لە ناویدا پرۆسەی هەڵبژاردن من پێم وایە لەو وڵاتانە بە تەواوەتی شەرقی ئەوسەد و خۆڕەڵاتی ناوەڕاست پرۆسەی هەڵبژاردن پرۆسەیەکی گاڵتەجاریە تەنانەت بۆ شەرعێت پێدانی حکمی درێژکردنەوەی ماوەی دەسەڵاتی خۆیانە ئەگەر تۆ ببینی لەو هەموو هەڵبژاردنەی کە لە عێراق کراوە ئەوە تقریبا ئێستا عالیان لە خولی شەشەمی هەڵبژاردنین کە دێت ئێستا لە خولی پێنجەمین بەڵام بەرەو خولی شەشەم ئەوە هەنگاوانین ئەبینین تا ئێستا کێشەکان زیاتر بوونە و ئاڵۆستر بوونە و پرۆسەی دیموکراسی لە عێراقا زیاتر پاشەکشاکا و هیچ بچوونە پێشەوەیەکی بەو تۆ نابینین کە بینین هەڵبژاردنە کاک عومەر ئەم هەڵبژاردنەی کە جەنابەت ناوت نا هەڵبژاردنێکی گاڵتەجاڕی چ جیاوازیەکی هەیە لەو هەڵبژاردنەی کە کاتی خۆی ڕژێمە دیکتاتۆرەکان لە نێویشیاندا سەدام ئەنجامیەدا جیاوازی لە نێوایاندا جیاوازی هەیە جیاوازیەکان ئەوەیە کە ڕژێمی سەدام حوسێن تەنانەت تاکە حیزب بوو لایەن بوو کە بەشداری هەڵبژاردنیە کرد چەند لایەنێکی کارتۆنی کە وجودی نەبوو لە سەر ساحەی سیاسیوانە وەکو ناو یا خودۆ شتێک کە بەشداری کردبووە ئەجینا تاکەلایان بوو هەموو فەردێکیش ئیجبار بوو بەوەی کە دەنگدا بە ئەو لستەوی یاخود بە سەدام حوسێن بەڵام ئێستا کۆمەڵی ئەحزابی سیاسی کە وجودیان هەیە لە ساحەکەیە کۆنتترۆڵی وەزعی سیاسیان کردووە کۆنتترۆڵی قۆرغی هەموو دەسەڵاتەکانیان کردووە بۆ نمونە شیعەکان لەلایەک چەند گروپێکن و لەلایەک سونەکان چەند گروپێکیکەنە لە هەرێمی کوردستانیش کە ئێستا ئایبینین دوو حیزبی دەسەڵات بە تایبەتی یەکێتی و پارتی هیچ گۆڕانکارییان بەسەردا نەهاتووە هیچ حیزبێکیکە دەسەڵاتی دەستا و دەست نەکردووە ئەوەی ئەمێنێتەوە لێرە بەڕاستی هەڵبژاردننی پەرلەمانی کوردستانمان بینی تا ئێستاش ڕێک نەکەوتونە ئەو قساکرێ ئەڵێ تاوکو من دڵنیا قەناعەت نەکەم ناتوانێت حکومەت تەشکیل بکرێت لەلایەکە بە هەمان شێوە هەتاوەکو ئەم وەزارەت و سەرۆکایەتیانە من نەبێ حکومەت ناتوانێت تەشکیل بکرێت لەلایەکە هەمووی بەو شێوەیە ئەنی تۆ گەدیقەدەی خەڵک کە دەنگی داوە بەڕاستی دەنگەکە بە هەدەر ڕۆیشتووە ئەو دوو حیزبە پێشتر ڕێکەوتپانە و لەسەر پێکردانی حکومەت لەوانەیە ئاسانتر حکومەت پێکەندرابە هەندێک هەڵبژاردنێکی گاڵتەجاری بۆ هەموو مەسرەف و بۆ هەموو خەڵکە هیلاک بکەن کەواتە توانین بڵین بڕێز کاک کەواتە کاک عومەر ئەتوانین بڵین هەڵبژاردن لەم وڵاتەی خۆمان نەیتوانیوە ئامانجی خۆی بپێکێ 100% نەیتوانیوە ئامانجی خۆی بپێکێت ئەگەر توانی بای ئێستا بەڕاستی ململانەی حیزبەکان دەبواە لەسەر پرۆژەی خزمەتگوزاری بووە دەبواە لەسەر ئیقتصادی بەهێزکردنی ئیقتصادی تاکی کورد بووە دەبواە لەسەر نافەسەی زیادکردنی موچەی خانەنشین و مۆزەفەکان بووە دەبواە لەسەر خزمەتکردنی گەنجان بووە لە وڵاتە ئەبواە چەندین یاریگا و مەلعەب و چەندین شوێنی حەسانەوەی پیران و گەنجان ئەنجام درابووە بەڵام بەداخەوە لێرە تەنانەت نافەسە لەسەر پڕکردنی باخەڵی خۆیانە پڕکردنی هێز و چەکدارکردنی هێزەکانی خۆیانە هیچ شتێکی بەدەل لە بەهێزکردنی خۆیان نەبێ هیچ شتێکیان بۆ ئەم خەڵکە جێبەجێ نەکردو بۆ شێوەی کە ئێستای دەعای بۆکەن من قەناعەتم وایە هەر لایەنێک خەبات و تێکۆشانی لە پێناو خزمەتی گەلەکەیان نەبێ سەرنجام
حیزبێکی قۆڕخکار و حیزبێکی بەڕاستی پاوانکردنی دەسەڵاتی لێ دەرەچێ حیزبێکی لێ دەرەچێت کە هەموو شتەکانی بخاتە خزمەت خۆی لە پێناومانەوەی خۆیدا. کەواتە ئەم جگە لە یەکێتی و پارتی کە زۆنا بفەرمووتان دەسەڵاتیان تا ڕادەیەکی زۆر قۆڕخ کردووە خۆژمارەیەکی زیاد لە چەند حیزبێک لە دەرەوەی یەکێتی و پارتی حیزبیان هەیە و ئۆپۆزیسیۆن و ڕێخستنیان هەیە ئەمان بۆ وەکو پێویست نەیانتوانیەوە بچنە پێشەوە. بەڕاستی ئەمە چۆن دەسەڵات هێزەکانی دەسەڵاتمان حیزبانی قۆڕخکارن حیزبانی لە پێناومانەوەی خۆیانە هەموو شتێکەکەن ئۆپۆزیسیۆنیشمان ئەو ئۆپۆزیسیۆنە بە هێزن نەبووە بتوانێت ببێتە جێگای متمانەی خەڵک. ئۆپۆزیسیۆنمان جارێت زۆربیان بەڕاستی ئۆپسیۆنی ساختەکارن ئۆپۆزیسیۆنی چۆن ئەڵێ پۆپۆلیستین ینی ئۆپسیۆنێکن کە لەسەر قسە و لەسەر وعد و بەڵێنی زۆر بە خەڵک کە هەمووشی ئەسڵەن بۆ مەسلەی انتخاباتە و هیچ ناچنە ژێرباری دوای ئەوەی کە دەنگێک دێنن ئەتوانن لەگەڵ ئەو دەسەڵاتە ڕێککەون و کۆمەڵی خەڵک ئەگەن بە پەرلەمان و کۆمەڵی خەڵک ئەبێ بە وەزیر و دوای ئەوە وردە ئەبینین دوای ئەوە پاشەکشەیەکەن و وەک نمونە بین وەکو گۆڕان پێشتر حیزبێک بوو بەڕاستی حیزبی خەڵک بوو حیزبێک بوو داهێنانی دائهێنا حیزبێک بوو دژی زوڵم و زۆرداری و دژی سەپاندنی ئەو دەسەڵاتە بوو حیزبێک بوو دیموکراسیەتی تقریبەن 10 ساڵ بردە پێش بەڵام دوای ئەوەی کە داخل بە پەرلەمان بوو کورسی زۆریشی هێنا چۆن ناو حکومەت وردە شتەکان وەکو هەڵپەرستن و وەکو چۆن ئەڵێ پاشەکشێ لە خەڵک دەستی پێکرد ئەوەی ئەیبینم عەفو ئەوەی بینین چەند وزیرێک تەنانەت لە پێناو مەساعات و بەرژەندی خۆیان ئەسڵەن پۆگرامەکان و بەرنامەکان و پشتیان کردە خەڵکو و لە پێناو بەرژەوەندەکانی خۆیان هەتا گۆڕانیشیان بەجێهێشت. باشە کەواتە تامی دەسەڵات ئەوەندە شیرینە هەر حیزبێک بچێتە ناو دەسەڵاتەوە بە شێوەیەک لە شێوەکان ئەم کەسەوا لێ بکات کە پشت لە پرۆگرامی خۆی پشت لە حیزبی خۆی بکات. بەحقت من وایە بێنمەوە ئەم دەسەڵاتەی کە هەموو لایەنەکان ئەیبینین لە پرۆسی هەڵبژاردنەکان ئەبینین لە هەندێک وڵاتە بە زەبری هێز ئەیانەوێ بچنە دەسەڵاتەوە یاخود بە ئینقیلاب یاخود بە هەر پرۆسەیەک کە بینین کە مانای ئەحزابی سیاسی هەر حیزبی هەوڵ نەدا بۆ دەسەڵات بەدەستێنانی دەسەڵات بەڕاستی پێی ناوترێ حیزبی سیاسی پێوترێت دوکانی سیاسی پێوترێت بە شتێکیکەی پێوترێ. کاک عومەر ویستت ئەوە بڵێ کە هەر حیزبێک ویست ئەوە بفەرمووی کە هەر حیزبێک هەوڵ بۆ حکوومەت و بەرەزێنانی حکوومەت نەدات پێی ناوترێ حیزب ئەمە چۆن؟ بەڕاستی خەباتی سیاسی هەموو گەلان خەباتی سیاسی هەموو ڕێکخراوەکان حیزبەکان لە پێناو وەدەستێنانی دەسەڵاتە لە پێناو ئەوەیە کە بڕواتە ئەو شوێنەی کە خزمەتی خەڵکی تێدا ئەکرێت بە شێوەیەکی یاسایی. ئێستا ئەمڕۆ هەرێمی کوردستان چەندان ئەحزابی سیاسی هەیە هەمووی ئیجازەی سیاسیان ئیجازەی یاساییان پێدراوە کە ئیشەکەن لە پێناو ئەوە ئیشەکەن کە کۆمەڵگەکەی خۆیان پێش بخەن لە پێناو ئەو ئیشەکەن ئەو بەرنامە و فکرایان کە هەیەە بیگەێنن بە خەڵک علمانیەکان ئیسلامیەکان کۆمەنیستەکان هەر هەمویان لە ململانەیەکی دیموکراسیدا بن باشترە لەوەی لە ململانەیەکی شەڕانگێزیدا بن. بە تایبەتی ئەمڕۆ لە هەرێمی کوردستان چەندین ئاساپ هەیە کە ئەبینین لە سەرەتای پێکەرانی یەکەم حکوومەتەوە تا ئێستا ئەو دوو حیزبەی کێچەتی پارتین لە دەسەڵاتدانا دەسەڵاتی ڕاهیان هەبووە کۆمەڵێ لە ئەحزابی کەش کە لە پەرلەمان چەند کورسێکیان هێناوە جاربەجارێک بوونەتە شەریکیان یاخود بەشداریان کردووە لە حکوومەتەکەیانە. بەڵام ئەو مەبەستمان لە ئۆپسیۆنە ئۆپسیۆنی ئێمە تا ئێستا نەیتوانیوە کە دەنگی زۆرینەی جەماوەر بەدەست بێنێ و متمانەی خەڵک بەدەست بێنێ کە دەسەڵات بگرێتە دەست. ئەویش دوو هۆکارە یەکەم ئەو دوو حیزبە بە ئاسانی کورسی چۆڵ ناکەن چونکە بە میراتی خۆیان نەزان وەکو ئەوەی کە ئەبینن
مێژووی خەباتی شاخیان کە چەندین لایەنی کەشتێدا هەبووە بەڵام ئەوان ڕێگەن نادەن بە لایەنێک بێتە سەر حکم ئەگەر زۆری نەی ڕەهاش بێنێت ئەو تەجروبێشمان هەبووە توانین باسیشکەین دوو ئەوە ئیزبانە تا ئێستا متمانەی جەماوەریشیان بەدەست نێهێناوە حزبەکانی ئۆپسیۆن مەبەستمە تا ئێستا هەندێک لە عەزابەکانیش پۆپۆلۆستین خۆتەزانی تەنانەت دەمیان هەیە قسە ئەکەن تەشیراتەکەن لە کاتی عەملەی هەڵبژاردندا چەندین خیتاب و وعدی بێبەڵێن و ئەوانە ئەدەن بەو خەڵکە کە دوای هەڵبژاردن تەواوە بێ کورسی بەدەست دێنن هەندێکیان ڕێک ئەچنەوە ئەبنەوە بەشدارە بنەوە لەو حکوومەتەی کە پێشتر ڕخنیان لەسەری هەبووە بەشدارە بنەوە لەو سیستەمە دەسەڵاتە سیاسیەی کە پێشتر ئەیانگوو خەڵکە چەوسێنێتەوە و مافی خەڵک نادا و خزمەتگوزاری ناکە بە هەمان شێوە ئەبنەوە شەریکی ئەوانە کەواتە ینی ئێمە بەڕاستی نە ئۆپسیۆنەکەمان ئۆپسیۆنێکی ڕاستەقینەیە نەدەسەڵاتەکەمان بەو شێوەیە خزمەتکارێکی ئەم خەڵکەیە لە پێناو ژیانی ئەم خەڵکە خەبات و تێکۆشانی خۆی بارێت ئەم دەسەڵاتەی ئێمە کە هەڵبژاردن نزیک ئەبێتەوە میلەتی بیر ئەکەوێتەوە یاین چه هەست و نەستێکە چ نیشتیمان پەروەریەکە چه ویژدانێکە لە دوای هەڵبژاردن چەند مانگێک دوای هەڵبژاردن هەموو میلەتیان لە بیرەچێتەوە و جۆرێک لە جۆرەکان پشتەکەنە هاوڵاتی و دەنگدەری خۆیان بەڵێ زۆر ڕاستە ینی ئەمە خۆ تەجروبەی پێشومان بینیوە ئێمە ئەو لایەنانەی کە بینی ئێستا بەشداری لە هەڵبژاردنەکانەکەن ئەو یەکەم هەڵبژاردیان نییە لە هەموو هەڵبژاردنەکان کۆمەڵێ وعد و بەڵێن ئەدەن بەو خەڵکە کۆمەڵێ داوای لێبوردن لەو خەڵکاکەن کە لە هەڵبژاردننی پێشوان نیانتوانیوە جێبەجێکەن ئەم دەسەڵاتی ئێمە جاروبار کە ئەیبینی یەکێتی و پارتی دائیمەن تۆمەکان ئەدەن بە تۆمەتی یەکترێکن کە ڕێگری ئەڵێن ئەو ڕێگریمان لەکە لە بەردەممانە ئەو حاڵەتانە هەمووی ئەوە دووبارە بوونەوەیە بۆیە من ئەڵێم هەڵبژاردنەکەمە هەڵبژاردنێکی کاڵتەجاریە تا ئێستا بەو شێوازە نەبووە کە متمانەی خەڵک بگاتە ئەو ئاستەی کە بڕوای بە حیزبێکی سیاسی هەبێت بەڕاستی کە دەنگی پێ بدات کۆمەڵێ ئەو خەڵکانە دابش بوونە بەسەر ئەو حەزابانەدا بڵێم نەڵێ دەنگی پارتیەکە هەر بۆ پارتیە یەکێتیەکە هەر بۆ یەکێتیە ئیسلامیەکە هەر بۆ ئیسلامیەکانە گۆڕانکاریەکی ڕیشەی دروست نابێت لە دەنگدان بە هێزێکی نیشتیمانی کە بتوانێت بە تەنیا حکوومەت پێک بێنێ و ئەو پرۆژە خزمەتگوزارانی بەڵێنانی کە داوێتی بۆ خەڵک جێبەجێ بکە باشە کاک عومەر کەواتە بەپێی شیکردنەوەی قسەکانی جەنابەت بێ هەڵبژاردن حەل نییە چارەسەر نییە بەدیلی هەڵبژاردن هەیە لە کوردستانی خۆمانە وڵی من ئەوەی کە ئیبینمەوە ئێستا بەپێی ئەوم بەرنامەی کە هەیە بەدیلی هەڵبژاردن بەو شێوازە نییە ینی بەدیلێکی تازەتر نییە هەبێت تەنانەت ئەوەی کە هەیە بینیمان لە سەردەمی جوجەنسەریە سەردەمی جەمسەری چۆنەڵێ رووسیای قەیسەری و رووسیا و چەپەکان بەدیلێکیان هەبوو وەکو بینیمان لە نەوتوێکیشە حەملەیە کرا بۆ ئەوەی کە ئەنجومەن پێک بهێندرێت ئەنجومەنی گەڕەکان ئەنجومەنی شارەکان ئەنجومەنی خەڵک لە ئەنجومەنەکانەوە سەرکەوێت بۆ چۆنەڵێ بۆ سەرەوە بۆ ناوەندی بڕیار کە لەوێ بڕیار دروست بێت بەڵام بەداخەوە ئەوە تازە کۆتایی هاتۆ تا ئێستاش مەگەر چەپەکان ئەم کارە بکەن ئەگەنا هیچ بەدیلێکیکە نییە چەپەکانی وڵاتی خۆمان هەرێمی خۆمان ئەوەندە هێز و ڕێخستن و توانایان هەیە یاوەندە جێی متمانەی خەڵکین بتوانن ئەم جۆرە لە ستایل بۆ بەدیل دروست بکەن نەوەڵڵا هیچ ئومێدێکم نییە چەپەکان بتوانن بەو شێو ئازە پەرتەوازەیە کە ئێستا نەزیفن پارچە پارچە بوونەوە هەر دەنگە و لە شوێنێکە بەو هەموو گروپە بتوانن شتێکی ئاوا بکەن کە بتوانن هێزێک بن بۆ بەرەنگاربوونەوەی گۆڕینی ئەو سیستەمە ناتوانن چونکە نە لە ڕووی ئیمکانیەتی مادیەوە نە لە ڕووی هێزی عسکەریەوە نە لە ڕووی یەکگرتوویانەوە
هیچ قوتێکی ئەو تویان نییە باشە، تەنانەت عومەر ئەوەی کە هەیە بەڵێ چەند لایەنێک ئێستا وەکو زەحمەتکێشان وەکو حزبی شووعی وەکو کۆمەنیستەکان بەعامنا کۆمەنیستەکان گیان لەوانە ئەوانە بڕوایان بە سیستەمی پەرلەمانی و خەباتی پەرلەمانی هەیە بەڵام کۆمەنیستەکان هیچ بڕوایەکیان بە سیستەم و خەباتی پەرلەمان نییە بە هیوام بێگرتووی بێن بڕوایان بەوە بێ کە بتوانن ئەم سیستەمی پەرلەمانیە پەرەی پێ بدەن و بتوانن کۆمەنیستەکانیش بتوان بچنە ناو پەرلەمان شەڕی خەڵ بکەن نەک لە دەرەوەی یاسای ئەم وڵاتە بە شێوەیەک لە شێوەکان بەو شێوە خەبات و تێکۆشانیان ڕۆژانە بە هەدەر بڕوا و نەگاتە نەتیجەیەکیش. باشەکان عومەر بۆ ئێمە کە هەر باس لە گۆڕانکاریەکەی نەخێرا هێزی عسکەریمان دێتەوە بیر لە کاتێکا لە زۆرێک لە وڵاتان ئێستا سوۆسیال میدیا ڕۆڵێکی زۆر گەورەی هەیە لە بابەت گۆڕانکاری. تەسەور ناکەم لە هیچ وڵاتێکا هێندەی وڵاتی خۆمان بەکارهێنەری سوۆسیال میدیا و پلاتفۆرمە کۆمەڵایەتیەکان هەبێت. بۆچی لە وڵاتی خۆمان پلاتفۆرمە کۆمەڵایەتیەکان سوۆسیال میدیا نەبووەتە هەنگاوێک نەبووەتە وەسیلەیەک بۆ گۆڕانکاری؟ بەحقەت ئاستی ڕۆشنبیری خەڵکی ئێمە نەگەشتە ئەو ئاستەی کە پلاتفۆرمەکان تاوتوێ بکە و بخوێنێتەوە بەرنامەی هەڵبژاردنەکان بخوێنێتەوە بۆ شێوەیە ئەو ڕاگەیاندانەی کە ئەبینی حتا ڕاگەاندنی بۆ نمونە هێزە دەسەڵاتدارەکان سەبەلاعن گەورن بەو شێوازەی کە خۆیان ئەیانوێ ئاراستەکانە گۆڕن ڕاگەاندنی لایەنەکانی کە ڕاگەاندنی لایەنەکانی کە ناتوانن شارێک تەختیەکەن بە شێوازێک ناتوانن هەموو کوردستان تەختیەکەن چکە نە ستەلایەتیان هەیە بۆ شێوەیە نا ڕاگەاندنێکی ئەو تۆی بە هێزیان هەیە هەموو شتەکان دەسەڵات قۆڕغی کردو لە ژێر کۆنتترۆلی خۆیاندا بۆیە ئەوان هەمیشە سەرنجی خەڵک بە وتارە بریقەدارەکانیان ئەبینین. ئێستا من لەو هەڵبژارنەی پێشوو کوردستان بینیمان بەڕێز باڤڵتاڵەبانی بە شێوازێکی چۆن ئەڵێ تۆند و بە شێواز حرەکەی جەستەیی و زمانی جەستە و بە هەموو شێوازێک جبجۆڵیە کرد و دیعای بۆ حیزبەکەی خۆیە کرد بەڵام لەو هەڵبژاردنە یەکەم قتابی بەڕێز باوڵمان بینی کە لەسەر کورسێک دانیشتووە زۆر بەهادی زۆر لە سەرخۆ بە شێوازێک باسی لە حملەی هەڵبژاردن و ئیدعا بۆ یەکێتیەکە کە ئەسڵەن چۆن ئەڵێ ئەو ئوسلوبەی خطابی پێشووی هەروەلا نابوو. متابعی خطابەکەی بەڕێز باوڵتاڵەبانیت کرد؟ بەڵێ تقریبان تانیوەی. بەڵێ باشە. هەستەکەی خطابەکەی گۆڕاوە بەراورد بە خطابی ڕابردووتری؟ دوو شتی جیاواز بوون. خطابەکەی دی هەڵبژاردن بوو بۆ هەرێمی کوردستان بەرامبەری حیزبێکی سیاسی گەورە و چەند لایەنێکی کەش وجودیان هەبوو. منافەسەکەی زیاتر لەسەر چۆن ئەڵێ خزمەتگوزاری خەڵک و مەسەلە نیشتیمانیەکان بوو زیاتر. ئەم خطابەی ئەمڕۆی کە بینیمان زۆر بەهادی و لەسەرخۆ قتابەکەی ئاراستەکانی زۆر جیاواز بوون لە خطابی پێشووی. ئەم خطابەی بە شێوازێک کە لە هەموو قسەکانیە بەڕاستی ئەیبردەوە بۆ عێراقیەتی عێراق زیاتر بەڕای تۆ بچوو هەڵبژاردنەکەش هەڵبژاردنی عێراق بوو زیاتر باسی لە مەسەلەی عێراق و پێکەوە ژیانی نەتەوەکان و چارەسەرکردنی کێشەکان لەگەڵ عەزابەکان و عیلاق و پەیوەندی لەگەڵ تەواوی هەموو عەزابەکان و بە شێوازێک کە باسی لێوە کرد کە ئێمە ئەتوانین بە شێوازێکی ئاشتیانە و برایانە هەموو کێشەکانی کورد لە بەغدا ئەبێ حەلکرێ نەک بە نەک شێوەی تند و تادید و مەسەلەی عەسکەری و ئەوشانە. تۆش بڕوات وایە وەکو بەڕێز باوڵ لە قسەکانی ئاماژەی پێکرد کە بەغداد ناوەندی بڕیارە گرنگەکانە تۆش بڕوات وایە کە بەغداد ناوەندی بڕیارە گرنگەکانە؟ بە قەناعەتی من بەغدا ناوەندی بڕیارە گرنگەکانە بۆ عێراق و بۆ هەرێمی کوردستانیش بە چەند تۆ کە ئێمە کە لێرە دانیشتووی هەر هەمومان عێراقین بەدەر لەوەی کە ئێمە خەڵکی باشووری کوردستانیشین حکوومەتێکیشمان هەیە بەڵام ئێمە هەموو کێشەکانمان ئەگەر لە عێراق چارەسەر نەکرێ بڕواناکەم لە هیچ شوێنێکیکە چارەسەری کێشەی
کوردی باشوور لە شوێنەکانی کە نییە. باش بایکۆتی هەڵبژاردنەکان چارەسەرە؟ بەڕای من ئەگەر وەکو ئەحزاب ئەگەر حیزبێک نەتوانێت دەنگی پێویست بێنێت بایکۆت کا باشترە، چونکە ئەو دەنگە بۆ کورد، چونکە ئەگەر بۆ لەو فەرەزدا ئێم دەنگێکیش بێنێ ئەو دەنگە دوایی دابەشە بێتەوە بەسەر هەموو هێزە بەشداربووەکانی عێراق. بایکۆتکردن بەڕای من هەر حیزبێکی سیاسی کە نەتوانێت بەشدار بێ و دەنگ بێنێ بایکۆت کە زۆر هەڵوێستی کوردانە و نیشتیمان پەروەرانە ئابێت. لەو حاڵەتەدا ئەوەی ڕەچاو کردووە کە دەنگی پێویست نایانێ لە هەمان کاتە دەنگەکانی کوردیش کەمەکاتەوە و دەنگەکانیشی ئەڕواتەوە بۆ ئازابی عراقی و ئەوانە بەتایبەتی لە ناوچە کێشە لەسەرەکان. بۆیە من قەناعەتم وایە ئەو حیزبەی کە ناتوانێ دەنگی پێویست بێنێ و ناتوانێ دەنگەکانی لە خزمەتی گەلی کووردا بێ بایکۆتکردنەکە هەڵوێستێکی زۆر چاکە نیشتیمان پەروەرانەیە. ئەم فەرمایشتەی جەنابەت تاوان بۆ ناوچەکانی دەرەوەی ئیداری هەرێمی کوردستان. بەڵێ بەڵێ من سوپاس دەکەم بەڕێز کاک عومەر شاوری کە دەرفەتت بە ئێمەدا ماندوو بووی لەگەڵمانە کاتت بە ئێمە داهاتی بەشداری بەرنامەکەی ئێمەت کرد. زۆر سوپاس بۆ جەنابی تو، سوپاس بۆ دەستگای میدیای سپەی. زۆر سوپاس. چاوەکەم بینەرانی خۆشەویست گفتوگۆکەمان لەگەڵ بەڕێز کاک عومەر شاوری چاودێری سیاسی کۆتایی پێهات کە قسەکردن بوو لەسەر ئەو بەڵێن و گفتوگۆیانەی کە حزاباتی سیاسی پێکەوە ئەنجامی ئەدەن لەسەر بایکۆت قسەمان کرد لەسەر هەڵبژاردنەکان و نەتیجەی هەڵبژاردنەکان. ڕێز و سوپاس بۆ ئێوە شار بژین.